پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای بیجیتی پۆنتێنزا گروپ داما پێشکەش دەکرێت. سڵاوتان لێ بە خۆشەویستان بە هیوام زۆر باش بن لە مانگی پیرۆزی ڕەمەزان بەردەوامی لە پرۆگرامی خۆم و خۆت ئەم جارە هاتوونێتە چۆ بەهدینان هاتمە دهۆکە ڕنگین اینجا لە ماوەیەکی زۆر کورت ناوبانگێکی زۆر ئەویش چییە؟ خاتوو مەریە چۆنی؟ باشم سپاس چۆنی ئەحواڵت خێرەتی تۆ باشی؟ الحەمدولillah زۆر سپاس مەمنون سەرچا بەخێر بێت. مەریەم حاڵێتە؟ گەلەکە باشم وا بزانم دەبێت من تۆ فێرە سۆرانی کەم تۆش من فێرە بادینیکەی. تۆ بادینیەکەت باشە منیش سۆرانیەکەم باشە بەس نەزانم بۆش قسە یانی من بە سۆرانی قسە نەکەم توش بەبادینی. مشکلەکەمە زوو پەنچەر دەبین وەکو تا هەیە حافظ دەبینەوە. چۆنە منیش لە ناکاو ئەبێتە سۆرانی. بادینی قسە. بەتەوە. نێوان لەگەڵ ڕەوانی چۆنە؟ باشە؟ باشە؟ الحەمدولillah گەلێک باشە. باش. تەمان خۆشەویستان مەریەم لەگەڵ ڕەوان چونە ناو قەفەسەی زێڕینەوە قەفەسە جوانەکەی پرۆسەی هاوسەرگیری. اینجا دەمانەوێت ئەمڕۆ پرۆگرامێکی تێروتەسەڵ ئەنجام دەین ئەو پرسیارانی کە لە دڵی ئێوەدا بوو من ئەمڕۆ لایەن دەکەم بۆچی ئێمە لێرەین لە پێش دوکانی ڕەوانین لەبەرەوەی چیرۆکی خۆشەویستیەکە چیرۆکی یەکترناسینەکە لێرە دروست بوو تەنها بە 15,000 دینار. باشە. ئێستا کەواتە بێ کۆ دەچینە لای ڕەوانی. تەمام؟ فەرموو لێدس فەرس. اینجا خۆشەویستان هاتوونێتە لای ڕەوانی. ئەم کاتە باش گوڵم. چۆنی؟ باشی حاڵ. ئەوە مەریەمیشم هێنا ئێرە. باشە؟ بەس ئەم هەردەم گۆر ئەو دوکانی ئیڕەوانیە مەریەم دەگونا لێرە شاگردە ڕۆژێ بە 15,000. دەچێتش 15,000 برا تو بۆ باڵاقشمە بەناکە بەس وەرە پێم بڵێ یەک دەقا چیرۆکی یەکترناسینی ئێوە چۆن بوو چیرۆکی یەکترناسینی ئێوە بۆم شەڕح بکەم بەس موبایلی ستامتێت تۆزە بێت شەریمەدەوە اینجا خۆشەویستان معلوماتێکتان بدەمێ ڕەوان زۆر ڕەزیل و بەبادین دڵ خنس ناوەڵام وا ڕازیلە بەس بچێ ئێزە ڕازیلم برا بچێ جوابی تەلەفۆن داتۆ ناو پرۆگرام چەند گوڵت دەیە بۆ ترافیک دای بەسەر چاو برا ئەوە شولەکی دیە بەس خۆش دەبێژماتە باشە چ بێژم چۆن مەریەمت ناسی؟ خۆدە هەل گوڵخانە لە گوڵخانە هات گوڵی بکرێ؟ چۆن چاوبوو چۆن ینی چۆن ئەو هەستە دروست بوو تۆ 150 بژێرەوەیش 150 دەڵێ هات ئیفادەیان لێوە دەگرێت ساگە پۆر وەکی وەختی یعنی ئەو ڕۆژە بۆ پۆر یازدەی سێ 2023 ئەوونەکەش یازدەی سێ 2023 ئۆکێ برۆ ئەم چ بووینە سەفرێ ئەس سەفرێ زەفری ماغا ئەس گەرەگە شاپڵی کۆم شاڵوەڵ بەرمە بۆ قامیس و ئەم شو لێ تۆ یەت کوردی شاڵوار ڕەنگێک قەمیز ڕەنگێک ئەس هاتم مساکرە خاتی هاتە گوڵخانە هاتەوێرە مەگوتێک هەرم کە گوتی مگوڵای کرد مگوتی سەر چاوە چاو گوتی هۆ ساڵ بوو سەرەدانێکی هەمووزانم چە مگۆل بۆ چێگە یەکسەر هاتە ناو مێشکت مەریەم هاتە ناو مێشکت دڵت لێدا ڕاستی ئەس نا هەکم دەست پێکێت زۆر گۆل بچێت کردی بەرێمە هەر گەلێک بارە خوناتە پیچ دێجە دە بتا بێژم پشتینگنێ مگوڵای خلاص کرد گوتم من چەند پۆرە مگوتێ پێ لە نزانم چەند بۆ خۆ خابڵسان دمە یەگوت نادە هەردە مەقسەدیەوە ینی تۆزە مونەرمی نواندووە مونەرمی بووە؟ ئەو مونەرمی نۆرماڵە دێدەراز بتا بێژم یعنی ئەگە پیاویش بێتە ئێرە مەسەلە سێجا دڵی لێگەرە بە عایدی من بێ وڵات هەر بێژمێ ئۆکێ نکاوێژی مگوتی باشە بڵە خۆشەویستان موینەر نێمووی ڕەقا مژدل گوتێ پێلا پۆش گوتم دە هەردە مژی گوتە کەیفەتا 15,000 شو لە منە برا ڕاستە سێ عالێ بەخێو دەکەی خەدم 15,000 ژێر کردن والله دەبێ زەحمەت ئێستا و 15,000مان بدەوە بیدەینە خاتینە جەنابەت مەریەم خان 15,000 پۆر بوون ئێستا بۆتە 30,000 ساگات کەویتە سەر بێ زەحمەت بمان دەیە زۆر سپاس دەکەین سڕۆزی لە نایکاتە 20,000 باو دێ بلا 10-20 ئەوە سی دەست خۆش زۆر سپاس ئەمژێ خلاص بوون بلا لەبەرێ من شەڕم بۆ کردی 15,000 بدە بە من
بیز بوده زور زور کیسه چندت مردن راستی تصونی مسئله چی بود؟ سنا پیچی داخل بودم 15,000 بزغرینا 15,000 بزغرینا بزغران من زغرانده باش برای شولی بود پاشی که گلوشتەکەتان ینی دا ئەمە دواتر چۆن مەسەن لە سناپی ئادت بۆ نار؟ نه مزۆنیا بە مریەم ئیسماعیلە ئۆکێ. بەس ناوێ سەرمەتیان ناوی بابی من و بابی تۆ یەکشتە ئیسماعیل ئیسماعیل ئەرێ وەڵا مزۆنیا بەەوە بەس من قالك نادفيو من نادفيو يعني زاني شطف بوناوي كيف متاد نام مسري نادفيو يسرم نادفيو زاني دا انستغرامي بينم ادمين بيجا كي بودا ساكامه قوام مديد با نويسي راون عبيد من نافات خان كوتش نويسيا دا هتات اكسبلوري دا من ناس حتكره اول جاب اسري بريب بينم باش بو هاتي يقولوا لي قري اجا مساله شبو مساله من عقد قال جهل كي هبو يقول لا اوكي از چه جورا نتهلاس محتاج عرضه کی بم بقوله يعني هر جور اسبوع دو جورا دست اقول بهم فريد كرن ما شاء الله بشتي اساتي ما تقراوين دايش نامون دست اقول نامان والحاصل ويبو منقول فريد كرن هر جورا اختم من مناسبه كهبا اس بيروجي محتاج يقولهم تلفوناي كن ما قلت فين قلتي افريكا تخرج بو نزاچ بو مناسبه كهبو قل نماينه بس تلف ماي وقلت كريتيت ماي قلت من سحكي عردك اشوي راخي راهاتم قلت اول قل خانه كيش قد الوير راستم ما شانسي او اي باش بشتي قول كرين ورويشتن لقول خانه وانا شلون اشتكى دروز بو يعني برا شو باب مريم بيجي اشو مال مقولاوي ناخره مقولاوي جاي ناخره واسرا كلام بود كم يا كيفن ناخره يقول لك كيفن يا باريك من يوي ناخره سد كاميرا رسالك و فرق يا قلت يا بچا باكا غلامن پاره خوی دعوت کو غلام ای بلا تصویرک بو گله بتنگر بو بینم ای نورمال و پاره او عقدیویه او شتیویه 15000 باشی باشین منیش قلت اوه پارا نه آنو که اد باکر ما قلت ام هر دو که سوشاله دا شرمه یعنی اگه سوشاله بیتن مدناف سابسکرایب بدا بینی روان مونرمی چند علاقتان هبو بیکوا پیوندی قالك نابو يعني ام اولي بس هافال بوين يعني تاني مثلا ما اكو دو ناسي بشتينجي ام او جروبك هابو يسافروا بتشونا سافروا ام جالوات شوين دو سي جاركا بشتينجي زاني وبو من جدي يعني انا شايفه يعني وي زاني كو حشمت كاتن وبو من جدي يعني تو هست بيكر مو ما سبيكر مو بوتشنا باش حتى استا چند گلو داو با لما او یک سال چند گلو داو با مريم خدين چند اینه حدود راستی بری خوازگینی واتشا پتر بنقول والله لو وتيان لوتي لقى مريم زواجت كردو هر زرر دكين قازانجا بو مريم اقول كان بو يدنيري دجا ما ماست اما قازانش مثلا يا بوم هزار قازانجا تينيت تقول داز بو تابجم اما بسيط ترين تشكا حاسب درينه زوني و بو چبو خوازگینی ها سورپرایزه من بس اول چكن 200 قلت روس كسعر بو تابجم هر سعر 3000 600 يعني بس باوچو بقول ايه از بين ما تبون مثلا يعني والله زين ال 600 دفتر نزولي تشوا بس ريك اوصل ريك قول يا قيتشي كان 600,000 باره دكاتة $350 $600 واي بس حاجه بس مريم بس حاجه ها ابي دوسه چه؟ كبز وانا راجع دي بتصير 600 دي بشامن لا $600 تريك لا هلقرا نورمال راجع تعال كده تا دي بشام حقيره كده ما تخوان سيدك والله هم زايد الله تسي من مانجانا وندر والله من شهر جارك والله لا والله برا 600,000 دكا قولي لا لا بيشم كاكسران دست خور زور سپاس اوه چطور دامش کیسه من وقتی خودی دست بوده بشم دستان خوش بیم سيد تو ناكري يقول لك بدي بمريم بلي اما باي محاسب بقران باي 3000 ها وصل ب 2000 هنا بس ناكري الشرمه
زين بوشي موضوع الزواج من تجربة زيادة روان بقصيهم كيف ما نابل شوف كان رجع رويشنك شصت زار اتو وقت كل استا يك دقة او كشات تير بقولك هذا استا ها دكاني ويا برا دكانه ويا تشت فيتا من هذا هي نادر نعم دزانه بابچینا جوروا باشا اما گلخانه دسینه جوروا فرن جاكي يو بسربرا نه نورماله ورن جماعه استا ایرا چند جور گولی لیه تقریبا یک دو سه چهار پنج شش حال جورك کاما گل همو جوان ترا بيبي روز کاما بیبی روز اگه من بام کم گو او گل همو جوان ترا خدش يوم ما تصاين نو بيتشا كاك صوران فتنا تجيب خدش اوفيشال يعني حقم يا مريم حقم يا أنا لا هاي بحسين ذا نوعية تقول لكن هاي كقول حقم يا أنا بلا خدش كيش رومانسي ترى والله تو يا حقي ترى كيش رومانسي ترى كيش شعر ترى تشي ها والله هي شو تعال شوف نورمال بو جاري كتب بو برنامج كتب بس يعني بمثلا إيه؟ اول خرج ايه اوكي باش ايه مريم حش كيش قول دكي اس خدي أبت أس حاجة كاملة رانينا انه كان موسمي وانا نعم موسم وانينا بس كار هل لسيانتوس انا لسيانتوس لوسيانتوس يبون كي روانتوس ما بالله اول بجد كريتوس اینجا خۆشەویستان سەری ڕەوانیکەن ئامادەکاری دەکە نازانم و تەمای چ بکە و گوڵانە تێک چۆدێ فڕیدا چێ مۆزوع تيكشو البوتشي تيكشو اول خرد درسن برا چی دروستن اول قولها خرد درسن يعني نا تيكشو کوڕە ڕەوان ئەمە هەموو لە عەردی هەڵتگرتەوە هەڵن چینی حەجگوری چینێ ئەو ڕۆ مشکلەیە کە دروست دەکەم ئێستا عارف خدا چ دەکەی دەڵی ئەوەی دەڵی برنجی چا دەکەی دەست برا ها اول اول من الدرس ما بنا درس برا وڵا مەریەم یە قسەت پێ بڵم سەیریکە ئێستا ئەوەندە گوڵا 5 دانە گوڵ بوو لە 3,000 15,000 کرد بەس من ئاوم کرد لا خدينا والله بيتشلمك الموضوع عندي مردة دي كمان إذا جاويت كات بشتي بس أقول بينا والله. عيد ميلادا من هولو مالا ما همي ببونا أقول زۆر سپاس ئێستا دەچینە پرسیاری ترماوە یەک دوو بڕگەی ترماوە خۆتان برجيتي مرفيت كوجن برجيت في ها برجيتا بو بروجرام بو هر فطنة تيدا با فطنة سبيكرني دي نا يعني فتنەکەش ئەگە فتنەی بکەم هەر خۆشە فتنەکان ینی بەتامە شیرنە اي رمضان فتني ناكا برا رمضان فتنة ناكا دڵی خەسووی منە وا دەکەم تو ام بخونا داينا كاسي بلا ام كاسي گوسەی کەنگونا ئێوە ئاون کەس ناتوانێت ئەوها بکە باشە زۆر سپاس خۆشەویستان لەگەڵمان بن ئێستا لە چیندا دەنیشین و هەندێک بڕگەی ترمانێ و پرسیاری ترمانێ کە لە دڵی ئێوەیە و ئاراستی میوانەکانمان دەکەین زۆر سپاس بۆ کۆمپانیای بیجیتی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم خۆتە ئێستا لەگەڵمان بەردەوام دووبارە سڵاوتانە بە خۆشەویستان هاتوین بۆ چۆ لەیلی گاردن کە ئەم پرۆگرامە لێرە ئەنجام دێن ئەم دیکۆرەشیان بۆ ئامادەکردین زۆر سپاس بۆ لیلی گاردن پسمامێ من انشاءالله خوارز قبدا زۆر سپاس بەسەری ئەو هادەکە زۆر سپاس دیارە مەتحوشتەکەی بەدڵ مراد دابو تابێژم تشتێکی بۆ نیشانیە بۆ ڕۆژبوونا بۆ چ مناسباتی ئەمە هەبیدەم تەنیا لیلی گاردن و جا نوکەژی تەواژە بە کۆ گوتی ئەمە دومایە دەوەل فێرێ وە شیرینجی خۆدە ناگەتی شەڵ هەمی مناسبن مای لیلی گاردن لیلی گاردن ڕاستیژی جایگەگەلێکە باش هەمی گاوت خزمەت جان پێشکەشکەم گەلەک سپۆرت شوێنێکی زۆر تایبەتە و سەلیقە و زەوقیوان زۆر جوانە هیوادارم بێنێرە
با ئێمە بچێنە ناو ناوڕۆکی پرۆگرامەکە. مەریەم. تۆ بە من گوت ڕەوان بەرسێکی من گوتیێتە بە؟ نا لە ناو پرۆگرام لە دوکان وتت ڕەوان زیاتر حەجمن دەکات وە؟ ئەو زیاتر دەرێخیتن. زیاتر دەری دەکا. کامتان زیاتر گرنگی بە یەکتر دەدەن؟ ئەس. تۆ. باشە مەریەم. خوا زۆر زۆر ڕازگۆ بە لەگەڵم باشە. چ شتێک ئەگەر بەدەستۆ بێ شتێکی ڕەوان دیلێت دەکەی. بۆ نمونە مەسەڵەن لە چاوی لە لوتی لە پرچی لە گوێی خودێ یەک دەبێت بێژی ینی شکل بتنێ مەسەڵەن شتێکی ویر بەدڵ نەبێت نک من ڕاوان وەک ڕۆح وەک شکل هەمی پرفێکتە ینی بۆ من خۆ ئەس شتێکی ناگۆڕم بەس تشتێکی بتنێ خاوەوی دۆ بەدل بکەم خەو زۆر دەنوێ خاوەوی ینی زەحمەت ڕات بێتن زەحمەت دەزانیت چکە بەیانیان ئاوی پێداکەم باویش ناڕەوم کاگات بۆ خۆ تۆ دەمری چی؟ ئاکواس نەبم ماوەشخۆنەوە بینیت ئەبەت بۆیە 200 تەلەفۆنمان بکری لە پرۆگرام دەمانێت تەجاربان جۆرە ئەس بوتکەم ئەس نەک جۆرە 20 جۆرە بوتکەم 30 جۆرە هەگەر یاڤەکری بیت و دەنگێمە بچیتە ڕات بیت بەس ئەگەر ئەم زەلامێکی زۆر بێخەمە بۆیە نه نه بانە بێخەمە بێخەمیە شولەش خەوێ بەختێ خۆت بستەنە دێنەمی وەڵا وە نه هەندێک مرۆڤایی تەبیعەتەوی ینی خاویە بزەحمەت هەندێکە یا بنوکە ئەس شتێک لێتە درابم هەوژی ناخۆشە منە ئیک بشی توش خاوڕۆ بیان ناخۆشە برا باش مەریەم ئاکرێ یان دهۆک بۆ ژیانە ئاکرێ یان دهۆک سەری مەکە دەڵێ ئەوێ محافظی خوا ڕاستی هەشێن پێش لە جەوتە دێژە؟ نا بێزەحمەت یازانم نا پلیس قۆپێ مەکە ئاکرێ یان دهۆک ئەس نەش ئاکرێ جهێ من ئەس وێرە بووی مەزەمازم بوویم بەس بۆ ژیانێ دهۆک بەس بۆ وەک حەژێکردن ئاکرێ بێتا مرۆڤێکی وافینی نه ئەس گەلێک خۆدە ئەس هەتا نەکە ئاکرێی داوە ئاکرێی دا باش ڕێزمەیە دەست خۆش تۆ دەڵێن ڕەوان فۆبیای بە خوێن هەیە هەرە وەڵاوەیە وەڵا نوکە من یەک پەردا خوێنم حازر کردووە بجا ئەگە خینەکە عادی بیتن نه بەس مەسەلەن ئەگە خینش هەردەکێ وێ بێتن دەستێ بێتن ئاسا دێگەش دێ باشم من ئێستا دەستی خۆم دەبڕم بوو بەس بۆ توی گێش بی سەرێمە هات من کۆنێلەت دانا وێجا خینجێ هات ئەو گێژ بوو و نەبمم بوو وڵا یعنی ئەمە مۆشخۆنەوە بینیتە سۆ باش پرسیارە لە تۆ دەکەم توخوات ئەو پرسیارێکە لە مەریەمم کرد تۆ بەڕاستی جوابەوە حەزت بە چ شتێکی مەریەم ناکەی مەڵە هەمووی توخوات چکە شتی وانی حاج چه تشتهی ناگم؟ چه دش نوشته لب راق؟ عینات گله گفت عینات عینات عارف خدا عینات و هم تشک یعنی کرد سر اوانی باوچن ناوی اسماعیل هم هو دیکرم که والله زحمت شولا خدا اما مشكلة مقول چه دش نوارق صرق؟ كلا راق كلا راق يعني شيء يعني يقصي وتو عارف خدا أو تشتغل صورة ما خوش. آكري عنادا؟ عنادا؟ أره والله. بس بيناتش تو عناد بي يعني بفيسي تو قصدك إنسانك نرمونيان بي. نبو همي تشتغل. نبو همي تشتغل. خو وك شخص أزو أو أم هردت هوائينا برجت ما بجا برجت هوائي بيشك. از دل ما ميزانه. أوكي. بجا بيشك. باش. دو شخصيات. تۆ هەموو کات دەبێ بڵێ من دەوڵەمەندترین پیاوی گردوونم چونکە ساحەبی تۆ
والله وايا وا بس باص ورجي لا فري بنجاس با امد دمتو ايه باشا تو بيكو باش باشا بزانا چی تدا چه هستکت هیا چی پیالی قلق بوی نه اه اوکی سير مكة بليس بارخ بدم اكيد بليس ها بارخ بدم اكيد ها با رمضان هذا بيروز لا ساعة كامل وی ساعة كامل درس ولا از نشم چه تشتابش مش بر من نویت نشتا نه گلک سر مرنای و نبوریه و جا من نویتم چه تشتابشم بر عیالت و مگه عاجز بمن و ببینم اوكي او رسمي نشاني وامده رسمي نشاني كاميرا مده بس تو او كسا ك عمري خواي كردو زور توي عاجز كردو راستا چی پیدالی؟ تی چی بلی؟ اساسا زانی کاکسرام بود چیا نخوش با حوالی که گلک آنزیکا دیکامو با اونجا وقتی امیر خدا کری دیکامو تلفنامی کری از دوامه بوم گوتی حوالام ازش بوان موقفا یعنی ادزان چند حاجت کرو هر پیک و بونو وقتی بچیکاتی مازم بوین حتی نو که هر پیک و بون و من بری فتره که دید بو دکانه که نک مالم مش وقتی ما خازینی شد خو کرین الوره هر الوره ما کرن ما نگوته کسی چون که لس چه بو من جدید گوتم من دم خالت ده نگوتم من بس ایشالا دعوتم گوته خالت دعوت ده هر هیم گوت بلا از ده هر هیم جا گله کنه خودش راست میکش ان شاء الله طبعا اود با همو معنا من اجازانی تشتی هشت شوی نخوشتر وقتی دیکامن گوتی من گوتم من هی او چوکی چت خواه هلان با هگه ایش چون منین هلان و از گله کب دیکا خواه گیره دایم جواب نخرد كم اسوي ورقة دفن شيك هو اللي تو بدستی بدستی براده چنیا نورماله ده و بطال بو نه از نکه حتی صورت کریم هتاس من دقري ناكي دي بس روان تو لما عاجز بوي لا والله ها نورمالا تو یک دو قصه خوشی بو که بچه بیتو ولی خوشیستان خود مرنه چه حال مریم ناچم روندق لچاوی هات نخار تو درست به انشالله جگه و مکانی بهش بیا عمری دریجی بو انشالله. ایو بزیش بیو خدا عمره امی دیکا درش کت انشالله باشا تلفونك بيه تتواني بيوندي دقل دايك شلون دقل باوك نزيك لباوك نزيك يعني دايك خدا بو هر دو کازان زیاد كاميان بوينتك زيادة پوینتک زیادتر دیکا منه كش بدايك جريداي دايكتي تتواني تلفوني بوبكي چه بجمه تلفونك بوبكا بلا بيدري دا دايك دا. ها از بجمه دا دا باڵێ باشە دا بڵە زۆرم خۆش دەوێ دەزانە ناو پرۆگرامی ئۆکەی تەلەفۆنی بۆکە بڵە زۆرم خۆش دەوێ گەرنم ئازا دەکەی یادا بۆ ئەوەندە ڕقل لە برنجی سپیە نبز برنج همی تشتی ماز آوا ماز شیر شیر پەنیر پنیر
اما هموش تاكس اي بور جلس بيش لبر نه جلنا جانا تشت بلا خورنا خنايكم تشت خورنا از نشم بخون تزانی از بجم تشتاكي بچيكات يوم هالرقم لمروفي سبيشا حەزت دەکرد بەڕاستی یعنی قەت لە خەیاڵ و نەمێشکی خۆت داد نابوو تۆ لەگەڵ کەسێکی بەناوبانگ هاوسەرگیری بکەیت؟ نه بخدا پێت خۆش بۆ کەسێک هاوسەرگیری لەگەڵەکەی بەناوبانگ زانی بێت؟ بۆ ما مشکلە نبوو یعنی هەموو مەزراوەندێ ناکرد بوو کۆدێ چۆ بیتم چۆنۆ بیتم ئەما بوو خودێ تۆ مەریەم پێت خۆش بوو یعنی ئەو کەسێک کە زەواجی لەگەڵەکەی بەناوبانگ بێ مەشهور بێ؟ لا منيش حس هندي ناكل بس من فكرة هندي تكلمة قلتي دفتن أو كاسي أزجال زواج بكم حياته مبزاني كاتش طبعا أو تشتت مثلا شو لمن در كفتنا تظني يعني أبت سوشيال ده أبت ريكلاما عقد إنه أفتشتنا من فيا إيك بيتن فاتشتات تبكي الحمد لله باش تێگەیشت دار الحەمدولله باش ڕەوان تۆ بە بۆنەی مەریەمەوە ڕەوان بە بۆنەی مەریەمەوە بەناوبانگ بوو؟ تزانین چۆیە؟ هەر ئێک مرۆڤی پڕێکێگر نیاسیدە بوو مەسەڵەن بەلکیم بەرین و کە هەندێکە بوونە هەر ئاس نەدید بوون بەس گەل مریەمی ئەزی دیتیم هەندێک بڵعکس هەندێک ڤیدیۆ ئاو هەندێک بەڵام زیاتر بەناوبانگ بوو بۆ ئاکید ئەم هەردوو پێک بە باش خۆشە ناوبانگ؟ خودێ هەندێک جارە هەندێک جارە نە ئەگەر بەیەکەوە بچنە مۆڵێک پیاوێک بێ ڕسم لەگەڵ مەریەم بگرێ عاجز نابی؟ خودێ چ بێژمەتە؟ بەلە وڵڵە عاجز بم بەس بۆ مۆمۆنەیەوە دێ تاخێرە برا بەس یعنی بەناوبانگە تۆژەگە ئافرەتێک ڕسمن لەگەڵ بگرێ دەبێەوە عاجز بێ؟ خودێ هەند عاجز بیت ئەگەر ئافرەتێک ڕسم لەگەڵ ڕەوان بگرێ عاجز دەبی؟ خدت تهندي بيجي أس عاجز نام دار عاجز بنبته بس دفتن خد قلب جنجيني خو جنجاندن مهم تراشن لأن كامت فير بوي پێت خۆشە بۆ ئافرەتێ بڵێ بڕۆ واسی دەبێنە ڕسمی لەگەڵ مەریەم؟ نا وە نەکەی؟ فانس أنا فانس وتش أو كاسة ماتنصن أو كاسة حشمت كان يعني أكيد فتن بالمقابل عم جون تعاملت طبعا أوي كإيمي خوش ده ببي مقابل إيمي خوش ده إيما ما باروني مالك يعني نپاری کرێخانی دەدەین نەپاری ئاو دەدەین نەپاری کەسی ئەو بینەرە دەدەین ینی بێ مقابل دەبێ ینی هەندێک جارێ لەگە ڕێزم دوو لە ڕووی ئێوە دەبێ ینی احترامی وان قەدری وان و پێڵاوی وان لەسەر سەری خۆمان دەبێن لەبەر بالمقابل ئەوان ئێمەیان خۆش دەوێت ینی ئەوە زۆر گرنگە هەندێک شتەیە گەورەترین سەروەتە لە لای خەڵکەوە خوای گەورە پێت دەبەخشە کەویش خەڵک تۆی خۆش دەوێت بەبێ مقابل مەسەڵەن هەندێک کەسەیە دەوڵەمەندە خەڵک لەبەرەوەی ئیشی پێێتی دەچێت خۆشی دەوێت بەڵام ئێمە هیچمان بۆ خەڵکە نەکردو خەڵک ئێمەی خۆش دەوێت تێدەگەی ینی هەندێک شتەیە ئەمە فەزلی خوای گەورەیە بۆیە نیعمەتە بەڕاستی نیعمەتە بۆیە دەبێت قەدری ئەو نیعمەتەی بزانین قەدری ئەو خەڵکەش بزانین ئەگەر بۆ یەک سانیەش بێ ینی چاوی خۆیان دەستی خۆیان بۆ ئێمە دادنن کاتی خۆیان بۆ ئێمە دادنن ینی ئەمە بەڕاستی شتێکی زۆر باش زۆر گرنگە بۆیە قەدری ئەو خەڵکی بەڕاستی لێ بزانین اینجا ئەوەی کە خۆشی لێ ئەوەی کە ڕقی لێمە دەبێتەوە بۆیە دەبێت ڕێی پۆزتیڤ و نێگەتیڤیشە بێ ئەگەر نێگەتیڤ نەبێ ئینسان دروست نابێ بەڕاستی چونکە ئەگەر لەو گۆڕێ هەموو کەس تۆی خۆش بێ دیارە کێشەیەک لە تۆدا هەیە بۆچی دیارە تۆ وەڵڵا کێشەیەک لە تۆدا هەیە وایە نا مشکلەیەکەیە ئینشاڵڵا سەرکەوتوو دەبن برگەیەکمان هەیە پێ دەڵم برگەی ئەگەر اوكي بۆ نمونە مەسەڵەن من لەناو مۆبایل نووسیمە بۆ نمونە مەسەڵەن دەڵێ ئەگەر تۆ وڵاتێک بوویتە حەزت دەکرد لە کامە وڵات ینی بۆ نمونە مەسەڵەن لە کامە وڵات چوو بای وەکو ئەو وڵاتە بای تێگەی پێگەشت ئەگەر پرسیار لە تۆ بکەم مەریەم ئەگەر تۆ وڵاتێک بای مثلا حەزت دەکرد لە کامە وڵات تۆ چوو بای مثلا لە وڵاتە چوو وەکو ئەو وڵاتە بای ئیتالیا بۆچی؟ يعني از حش جهت قال طبيعات ليت كامت سروشت وتشتري جا هاجر از والله تقوم از دو چما رخي او رخت اوروبا وبيلا باش
تو هاجي بيجم سويسرا ما هر شو لا چیا یا چیا ناو باش هر نیتی که ئەگەر تۆ ئاژەڵێک بای حەز دەکرد مەسن لە کام ئاژەڵە چوو بای گورگ اینج بیشنه گورگ ماله گورگ گورگ اون دڕی چه دڕ ینی تیژی ینی هاری انا زانمات شب از گورگ گورگ گلک صفات تویجی و کتا گوتی یه باش الدفعی مەسەلەن دەتوانێت وەکو باڵندەش بێ ها باڵندە گەوەی کە هەر ئاژەڵ مەسەلەن ئەگە من بم بە خێزانی خۆم دەڵم دەمگوت مەسەلەن پەپولە چی پێ دەڵم معقوله والله تشبيه كده بەس ببوورە ناتوانێ بیڵێ چونکە یەک پەپولەیەویش عیشێ فابولا كدي چی؟ پەپولەی ڕقم دوو هاي دوايا درس هاو درس روح ولا يقدر بينا ئەوە چییە برا هاي تاد دلكي شيء كان درس والله دل خۆشەویستان بەڵێ مەریەم حەزی دەکرد وەکو ئەمە بووە تەواوە بەڵێ ناوەکەیمان بۆ بنووسن لە کۆمنت سوان سوان حەز دەکرد وەکو سوان بووە ئەگەر تۆ خواردنێک بای دەبوویتە کامە خواردن دوب ما كيش كي ناس حس كان بوبا ما كيش دواکی کێبی دا كي كيش كبا نه نا دەبوویتە کامە خواردن راسي إبراق كان كنت لقيت حلاوة بۆ دەڵێن پیاوڕقی لایە پراغا كيف قلت يا وڵا نازم والله نصح أنا زور حز ليه هەر پیاوێک ژنی خۆی خۆش بێ حەزی لە يا یاپرا عادي مي براخو تو خوش دين يلا يلا ئەی تۆ خۆرن قورسە زۆر قورس ڕۆیشتی ئەگەر تۆ سارە بوویتە دەبوویتە کامە سارە بي ام دبليو ئەگەر تۆ کەلوپەلێک بوویتە لە ماڵەوە دەبوویتە کامە کەلوپەر گوڵ گوڵ نا نه كالوبال والله فرن صاتش متى بما ميزة تلفزيوني نه تلفزيون نه قمصور شبيش ما بي ئێستام لە ماڵە وەکو گسکی کارەباییوە والله نظام فير بجنب العكس فير فێر فوتش زونه بۆ فێر باخونا بما قمصور ما دام ما قمصور انا يجي الكوبي بعد كان ئەی تۆ خۆدەز مەزاریمە مزهري تێنەگەیشت مزهري او مەزاری قلوب واوش تێگەیشت گەلێک المۆنی برا بسياري دي من بسياري دي جالك مروف بيت هزرا خود داب که بنویسی صرفخینی تن دیراسات کتن دەست خۆش خوش زۆر سپاس بۆ کۆمپانیا بیجیتی کە سپۆنسەری پرۆگرامی خۆم خۆتە تەوان مەوادەکانمان هێناوە لە هێناومانتە سەر مێژ بۆ دووهۆک اینجا ئێستا بۆ دوای ئیفتار دەیخۆینەوە تەوان قاوەی راستی دلم گلگه چیته کامیان هەڵدەگری بۆ دوای ئیفتار چی بسمه؟ ئەسپرێسۆ اوه معقوله کاپوچینو کاپۆچینۆ بس اسناشن واخون دوای ئیفتار پشتی ئیفتار بلا جەنابەت کامت بۆ حاجة داهێنانی کافێ لاتێ تاوجت لاته بلا سپاس تەلەفۆنە گری سوڕۆن تلفونك بەڵێ خۆشویستان دایکوی تەلەفۆنی کرد کامێرەکان زۆر شەریک فەرموو ئێستا قسە لەگەڵ دایکی دەکە بڵێ دا گەلێک حەشتاتکە منت خۆش دەوێ ئەگوتی ئایاننا لە گردنم ئازادەکەی فەرموو بیکرد دایکە ئادا چتکەی فراوین باشە مەمنون داتا فتۆرە چێگیریە ئەم خلاص بووی بژمەتە ئەم خلاص بووی ئێمە چ بکەم ئەم تاخیر بووین ئەم تاخیر بووین بەرەندێ
بەڵە سۆران زۆر ئیزعاجمەی کرد سورانی هم گله ازعاج کردین دک بسیارت نخوش کردن ام چه بینه لیلی گاردن ام چه بینه لیلی گاردن دکی که تلفزیون کم که میگه در تلفزیون کم که دامن گلته بیدن سورانی ام ازعاج کردین برند هم تأخیر بوین بزانم بسیارت نخوش کردن بسیارت نخوش کردن نظام بس من قلت بجمعتك تا چه كريا فتاره در رواني بيني ناينم تا چه كريا بو فتاره رواني بينم آن ناينم نه والله زیاده دبلا تا چه كريا ما بگوشتا باشه دبلا دیگه 80 جنم میگلک دخوش دبی میگلک دخوش دبی دمرم گردنم موزکه والله ما تشزانم ما انا باش نحكي لكم مريض زوني دمريت بجا مش او احساسك والله بمرم شير دبم دبلا هذا استماجي سوران ازعاج ها يدينك يا والله خۆشەویستان خەسووی زۆر سپاس نۆرمالە دوای پشتی سێ مانگ و چوار مانگ خەسوو زۆرەوە دەبێت توم دەبێت یعنی تۆی زیاتر خۆشتر دەبێت نا والله دمكاش قالها خوش لێ بە دیارە نۆرمال هیچ نەمیش یەکەم مانگ خەسوو وای پێگوتم والله زاوای نوێ جەدید هەروە قلت لي ناس مش قشتي انا اليوم بڕگەیەکی تر هەیە باشە هەر پرسیارەکەم لێ کردی تۆ بەعکس جواب دەدەیەوە تێگەیشتی بۆ نمونە مەسەڵەن دەڵێم مەریەمت خۆش دەوێ تۆ دەڵێی نەخێر مەریەم ڕەوانت خۆش دەوێ ها هیچ پێت خۆش نەبوو لەگەڵ ڕەوان زاواج بکەی وایە ها؟ باش دەڵێن دایکی ڕەوان زۆر قسە بە تۆ دەڵێن یعنی خەسیاتە خسيامة زۆر ها؟ قالك أخيرا بنوفين خەسووی 2024 نازانم بوو لە زمانیانەوە ڕەوان 20 کیلۆ زێڕی بۆ تۆ کریوە 10 كيلو ها؟ 10 كيلو 10 کیلۆ دەست خۆش ئەو زێڕێ بۆت کڕی خانووی ماڵی بابت و خانوویەکی دایکت و سیارەکەی خۆت بۆ فرۆشت بۆی زاواج لەگەڵ مەریەم بکەی بله خۆ گوێم لە بوو وتت ئەنجلینا جولی زۆر جوانتر لە مەریەم وایە كيفويتت بس تصحى كم كيف خوش ما شاء الله مەریەم شۆک بووە پێت خۆشە زەواج لەگەڵ مەریەم کردو ورطة ورطة شو بەس تازە قسمەت چ دەکەی قسمەت ها وایە باش ئەمنت خۆشتر دایە مەریەم زۆر ئەوەرە ماچێک
زۆر ڕقل لە خەزوورتە زۆر زۆر هەتا ئێستاڵان 4 جار لەگەڵ خەسووی خۆت بە شەڕ هاتووی 4 5 باش مەریەم دەڵێن خۆزگە مردبام بەس زەواجم لەگەڵ ڕەوانی نەکردبە Ez ben aşem duruyorum kampanya. زۆر سپاس قەت گۆرانیت بۆ دەڵێ ڕەوان گۆرانی ئەگەر ئێستا گۆرانێکی بۆ بڵێ چون دەزانم گۆرانی بۆ دەڵێ ئەوەی من معلوماتم لەسەر تۆ کۆ کردوتەوە ئەگەر گۆرانێکی بۆ بڵێ یاخود بڵێ تۆ لە فلانە تێکستی ئەو گۆرانی بێژە دەچی ئەو گۆرانی بۆ بڵێ چی گۆرانێکی بۆ دڵێ یاخود مەسەڵەن ئێستا گۆرانێکی دڵی خۆت بۆ مەریەم بڵێ ئەکەش دڵێ خۆ بۆیە بێژم بۆ مەریەم عشقا هەر و هەر بۆی بێژە ئەی عشقا هەر و هەر دلێ من ناهێ دەر بەس هەمان دەبەسە یعنی عشقا هەر و هەر بەڵێ خۆشەویستان قورگی هیلاکە دەبێت ئاوخوا دوای ئیفتار باش بوتنزا أول وأكبر مستشفى أهلية خاصة بالتجميل بكل العراق والشرق الأوسط في مدينة أربيل. بوتنزا قريباً. إيه لە مردن دەترسی Ez piçek. پیچە ینی بمری شێت دەبی Ne. بمری دەوێ کوژم والله ئەی تۆ دەترسی لە مردن شمر ناخۆ نا بەس شمر نادەوروبەرە بە تایبەت لە مردنی چ کەسێک زۆر دەترسی یەک کەسم پێ بڵێ من دەژارەت گوتاوێژی خودی مەحەشتا ناکرد بە فاگەت شەیتە هات دەگەشتی چۆ تێگەیشت باش کەواتە لە مردنی ئەمە دەوروبەر خەر بەس بتر باشە یەک کەسم پێ بڵێ لە مردنی چ کەسێک زۆر دەترسی مەریەم مەریەم تۆ تەبعەن دایک و بابی شەیە خێزان بەگشتی مانەتانای لە بێژم نا مەقسەد من بۆم تەواو کردی منەوە بۆم تەواو کردی بەڵام من ئەگەر یعنی ئەگەر جواب دەمەوە بەڵام لە مردنی چ کەسێک زۆر دەترسێم دەڵم باوک تێدەگەی طبعاً دایکشم بە هەمان شێوە بەڵام باوکم زیاتر ئەگەر بە پۆینتێکیش بێ ینی تێبگە لە من جا بۆیە تۆش ینی نۆرمال ئەگەر قسەی خۆت دەکەی دەڵێی مەریەم و ناز بدا چا بۆ چێرا لە ناتان ڕاستی مدیە ینی ژدلشین وکە گەشتا من ڕحاتە یانیا بۆ بەدەست بێ من بلازم بەس ئانیۆتا ئانیۆ دایکۆتە دەبێن بلازم بەس بۆ هەندێک و ئێک کەس تاگوتی تاکرا اختیارات مەهۆسە یان بێت ئێکی هەرجێ بگری باش مەریەم ئەگەر خوا نەخواستی ئینشاڵڵا عەمرت 1000 ساڵ بێ ئەوە هەموو مردن بۆ هەموو کەسێکە باشە ئەگەر عەمری خودێت کرد ئینشاڵڵا عەمر درێژ بی پێت خۆشە ڕەوان بۆ جارێکی تر زەواج بکاتەوە Eğer ma biçik hebun, bas eğer ma biçik nebun ne. خودێ دێ تاقوتن زەواج باشە ئینشاڵڵا عەمر درێژ بن ئینشاڵڵا هەستان لە منداڵە Min gelin. حەز دەکەی مەریەم حەز دەکەی چەند منداڵت هەبێ ئەگە خوای گەورە بیدە Se, çar. سێ چوار چار معقولە دوو بدو دەواجینە ئەی تۆ ئێم چۆر چوار دوو دو دوو کچ و دوو کوڕ دوو کچ و دوو کوڕ باش ئەگە پندەکە بتندێک بێژن ئەگە کوڕەکتان بوو نایب بکەنە سۆران قوربان دەم بەس وەکی تا ناوی بەختی ها وەکی تا مشکیل چی ناوێت وەکی تا فناچی بیتن یامە دەشبنی چی دەست خۆر زۆر بە قورعان لەسەر مۆزوعی فیتنە و شتانە دوو عایلە بەخێو دەکەم شۆلا ماوەیە ئەشهەدەوی لەهوایە خۆش شڵای سەرکەتی بتکارە زۆر سپاس بدا زۆر سپاس دەستان خۆش بێ پرۆگرامێک بوو ڕێی خۆت بێژە ئەو بووین خلاص نازیش نەما فیتنەیش نەما الحەمدلله
بورا گرمت شگودی بلیت ایلا بیتن مجمعات التهمیه بین رامت کن ببورا نگر تشای که وصل ما گود بیتن نبدلیوا بیتن ام حس کن جه کیف خوشی بین طبعا ما دست بگه نگود ما بوچی نگود رمضان آخر و خوشی بیتن ایشالله إن شاء الله. ایشالله میوانه دلخوش بین مالت هوا دا و سرشاشت هوا و کماسی یک جه بیتن ببورن ما سربي حساب كان افيام يت بيفاكين هرت شاكي ما قلت خاتت فينا ما شو لا شيء والله لازم ما هاتو من برسيارم كدو او جوابي دعوته زور سباس فرمو خاتين مريم فرمو خوش حال بوو ئەبرووکە زور سباس من زياتر هێڤە میێوانێت حسەبک بین گەلک ماڵێت ان شاء الله ڕەمەزانە خێر و خوشی و بەرەکەتێک یارەب خدای ڕۆژی و نوێژت هەمیان قەبیل کرد ان شاء الله آمین امين ان شاء الله امين زور سباس زور سباس برنامجك شو گەلێکی خوش باش بوو. تو میوانه ماشي بفطاري ما بله نوالادت شمو داوي بله، والله بله. والله دوكي و- من لقل عيالي خو نان نخوم ناتوانم ممنونم زور سپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ زۆر سپاس خۆشەویستان بۆ براندی داما کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە براندی داما کە لە هەولێری پایتەخت و لە هەمان کاتە لە هەموو مەحافزەکان و لە هەموو شوێنەکان دەست دەکەوێت اینجا لە تەباغ و لە فڕن و زۆرترین ماوادی کارەباییشیان هەیە بە هیوام لە ماڵەکەی خۆتان و لە مەدبەخ براندی داما هەبێت چونکە پەشیمان نابنەوە ئەویش بەتایبەت لە چۆ دەست دەکەوێت لە ئەزمیر ئەلکترۆنیک ئینشاءالله خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەک و زۆر سپاس بۆ سپۆنسەری جلوبەرگی خۆم سپاس بۆ مۆڵتی براند سپۆنسەری جلەکانی منە دەستان خۆش بێ لە هەولێری پایتەخت لە پارک ڤیو جدی جلەکانیان زۆر شازەوەی کە دەیبینین لە مۆڵتی براند هێنامە و دەستان خۆش بێ زۆر سپاس وەلا ئەمان کادا زۆر سپاس بۆ پۆتێنزا گروپ کە یەکەمین کۆمپانیای تایبەت بە پزیشکی جوانکاریە کە خاوەندارێتی سنتەری جاسمینیش دەکات خۆتانزان ماشەڵڵا سنتەری جاسمیش زۆر بەناوبانگە ڕێک دەڵێ ڕۆناڵدۆ و مێسیە و لە ئێستاە پۆتەنزا گروپیش لە ئایندێکی زۆر نزیکدا دەمەزرێ بە هیوام بێتە خێر و بەرەکەت و ئیستفادە بۆ هاوڵاتیانی خۆشەویستمان لە هەرێمی کوردستان اینجا دەمێ من دیارێکشم بۆ هۆیە لە سنتەری جاسمین 3 مانگ یعنی ئەو دیاری سنتەری جاسمینە بۆ ئێوە 3 مانگ سەرجەم خزمەتگوزاریەکان کە لەوێ بەردەستە لە بواری جوانکاری فری بۆ ئێوە دانراوە ئەگەر هاتن بۆ هەولێر یعنی دەرگا بۆ ئێوە کراوەیە کە لەلایەن ئیدارەی جاسمینەوە بە من ڕاگەیەندرا کە 3 مانگ سەرجەم ئەو خزمەتگوزارانی کە لەوێ هەیە بە فری بۆ پێشکەش بە ئێوە دەکرێت يلا سباس بو ياسمين جاسمین دەستان خۆش بێ زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ کۆمپانیای BGT کە سپۆنسەری پرۆگرامی خۆم و خۆتە و دەستان خۆش بێ زۆر سپاس ئەمە هەڵتانگر بە خۆتان ئەوە بوو ئەوە هەڵیانگر بە خۆیان بەڵێ خۆیان جیا کردوێتەوە زۆر سپاس بۆ ئێوەی خۆشەویست بۆ بینەرانی یوتیوبی سۆران ئیسماعیل پرۆگرامی خۆم و خۆت لە هەمان کاتدا زۆر سپاس بۆ کۆمپانیای ئاڤیار پرۆداکشن کە ئەرچی تەسویرکردن و مۆنتاژ و ڤیدۆی ئەم پرۆگرامە لاستۆیوانە دەستان خۆش بێ و سپاس بۆ لیلی گاردن بەس بە خۆت ژنی دووەم بێنم دێمێ ڕسمی دەگرم باشە لیلی گاردن وەرە دێ بابە دێوەرن دێ خولی سەرینە دێوەرن لیلی گاردن زۆر سپاس پرۆگرامی خۆم و خۆت بە سپۆنسەری کۆمپانیای BGT پۆنتێنزا گروپ داما پێشکەشکرا